ئەو خەتەڵاتانەی کە حکومەتی هەرێم کردوێتی یەکەم شت مفاوەزات بوو لە مۆزوعی مفاوەزاتە وەکو مفاوەزات وەکو سیاست وەکو علاقاتی هەرێم و ئیقلیم سەرکەوتوو بوو ئیتفاقێکی متەوازن لەگەڵ عێراقا بیکا کرد تەفسیلاتەکەی کاک خالید وەتان باسەکەت ئەوەی کە لەگەڵ عێراقا ئەمە ئیتفاقمان لەگەڵ کردووە پێڵێن ئیتفاقێکی متەوازن ئەگەر عێراق ملتەزم بێ بە مادەی 11 وەکو مادەی 11 خۆی بۆ پێ ئەو ئیتفاقی ئێمە کردومانە بەشێکی گرنگی کێشەی ئێمە حەلە بێت لە 100% حەل بێت نەخێ لە 100% حەل نابێت چونکە ئەساسەن لە عێراقی ئەتراف بە موچەخۆری ئێمە ناکا 1,250,000 مادەیە ئەوەی کە عێراقی ئەترافی پێکات 682,000 لەبەرەوە ئەرکی حکومەتی هەرێمە لە حدودی 600,000 کەسی کە بەخێو کات بۆی جەنابتان بیزانن لە زمنی هەوڵەکانی حکومەت یاسای چاکسازی کە یاسای چاکسازیمان کردووە بە هەمومان بەیەکەوە کردومان کە دەستمان کردو بە جێبەجێکردنی تکایە ئێوە نوخبەی سیاسی ئەم مجتەمەعن هیچ قەرارێکی سیاسی بەبێ زەمان و زەمینە ناکرێت ئەو زەمان و زەمینەی ئێمە بەداخەوە لەگەڵ سەلام عەلەیکە تەسادممان کرد لەگەڵ کۆرۆنا و لەگەڵ قەتعی حسەی هەرێم لە بودجەی عێراق ئەمە بە نەزەری ئەتیبار وەرگرن ئەمە مساوی نییە بە سفر مساوی نییە بە هیچ ئەمە حاڵ دۆخێکی سیاسی ئابووری مالی تازەی هاتووە جەنابتان هەمووتان بە نەزەری ئەتیباری وەرگرن مەسەلەیەکی گرنگی ئێمە لەگەڵیا قانوونی چاکسازیمان کرد لەگەڵ یا شتێکی کەمان کە بەڕێوەیە و بڕیاری ئەنجومەنی وەزیرانەی بێتە خزمەتان قانوونی بودجەی هەرێمی کوردستان قانوونی بودجەی هەرێمی کوردستان برادێک باسی کردوتی دوا کەوتووە لە مانگی 11 و دەوە ئێمە بە خەتەڵاتەکانی لە وەزارەتی مالیە دەستمان پێ کردووە چی ئێمەی هێواش کردەوە قەدەری کوردوا هاتووە ئەبێ حساب کە ئەگەر عێراق پارەی نارد بودجەی تۆ چۆنە بێ ئەگەر نەیەنار چۆنە بێ لەبەرەوە بودجەی ئێمە هەڵگری هەردوو خاسەتەکەیە ئەو بودجەی ئێمە کە لە نردومانە لە وەزارەتی مالیە بۆ ئەنجومەنی وەزیران کە هەنگاوێکی تری شەفافیەت و جیایەتیکردنی گەندەڵی و چاکسازی ئەمەیە ئەم قانونی بودجەیە کە بەرەو پێشتان یێتە پێشەوە ئێمە بۆ چاکسازی چیمان کردووە طبعاً ئەویش بیرتان دەچێت لە زەمان و زەمینەیەکا دروستە بێت یعنی تطبیقی چاکسازی جارێ ئەگەر بە عملێکی حسابی لێکی بکەیتەوە یەک و یەک کاتە دوو ئەوە پێم وایە هەڵەیە ئێمە لە یەکی حوتەوە قانونی چاکسازی چۆتە بواری جێبەجێکردنەوە وازح لە زروفی کۆرۆنا چۆتە بواری جێبەجێکردنەوە هەفتەیەکی داوام 5 ڕۆژە لە یەکی حوتەوە حسابی کەی بۆ ئێرە بیکەی بە ڕۆژ ڕقەمێ دەرەچێت ئۆتڵەی لێ دەرکەی چی لێ دەرکەی قەرەنتینەی لێ دەرکەی ڕقەمێکی کە دەرەچێت اینجا بێ سێری حەجمی مشکیلەکە بکەی حەجمی ئەو چاکسازیە تۆ بیکەی ئێمە ئەبێ مراجعەی فاعیل بە فاعیلی ملیۆنێک و 200,000 موچەخۆر بکەیتەوە اینجا ئەبێ مراجعەی 200,000 خانەنشین بکەینەوە اینجا 100,000 خانەنشینی پێشمەرگە بکەینەوە اینجا پلاتایبەت بکەینەوە اینجا میلاک بکەینەوە هەمووشی فاعیلە فاعیلێک لە فاعیلێکی کە ناچێت هەمووشی کەیسێکی مجەڕەدە خۆیەتی ئەم کەیسە و ئەوی کە لێک ناچێت لەسەر زیندانی سیاسی لەسەر خانەنشینی لەسەر پلە تایبەت لەسەر میلاکات لەسەر ئەمانە عملیەکی معقدە لەگەڵ ئەوەی کە ئێمە حکومەتێکمان هەیە کە بە میراتی بۆ ئێمە ماوەتەوە ئەم حکومەتە بە اعترافی هەمومان زۆر لە کەفاءەتی ئیداری حکومەت ڕازی نین بەلاشمەوە گرنگە من باسی ئەوەتان بۆ بکەم کە ئێمە کە باسی نەوتمان لەگەڵاکەن سیاری نەوت دابەزێ سیاری نەوت بە نسبەتی وەزارەتی دارایی و برادێک گوتی وەزارەتی دارایی بەس ئیشی ئەوەیە پارەی بێت و کۆی کاتەوە بەڵێ وەزارەتی دارایی بە تعریفەکەی قانونەکەی ئەڵێ ئەو ئینائەیە پارەی هەموو وەزارەت و هەموو وڵاتەکەی تیاکەوە بێت و لێەوە ئیعادەی تەوزیع بێتەوە بەڵێ ئەو قاپەیە کە ئەو ئینائەیە هەموو پارەکەی تیاکەوە بکرێتەوە لە نەوتەوە ئێمە لە ساڵ 42 داهاتی نەوتمان بووە لە ساڵ 58 بۆ ئێمە نایەت کە لە ساڵ 58 بۆ نایە ئەم عەقدی نەوتە بەدڵنیایی ئەم ئێمە نەمان کردو بەدڵنیایی ئەم کابینەیە ژنەی کردووە تێگەی لەبەرەوە تکایە
بەدقەت بن لە کە ڕخنە لە ئێمە ئەگرن بەقەدەر ئەوەی ولا تحملنا ما لا طاقة لنا به. إما التزاماتي حكومات أوي كالنودو حكومتي هرمي كردستان بالتزامات وما نقلبوه بلا مسؤول نين برامبر بواني كالنودو واستار قومه إما مسؤول نين جاء لم دو صالة إسا بو مثال أم وش زلو زبلا حيك استابو بملي أم حكومتي هرمي وفرز لسري تأمينك إكاك خول إما كابيني هوشتو ما قرتو كسب لقى خمان إما معنينا أصلا إما هاتوين أم كابيني إما هاتوين جزء كبين لشارسر إما جزء كنين لمشكلك أبيه همو أو برادران بيزار إما جزء كنين لدرزبوني أم مشكلة أم مشكلة كإما هاتوين هبوة بعددي متخوري بقريه بستي بوانا بيجي بمامۆستا گرێبەستەکانی بە هەموو سەغیرە و کەبیرەی کە لەم حکومەتەوە بۆ ئێمە ماوەتەوە ئێمە بە ئیلتیزامات وەرمانگرتووە بە مەسئولیەت من مەسئول بم یا هەر کێک لە ئەم مستافەی ئێمە مەسئول بێ لە بەرەوەی لە چی قەوماوە لەو پێش ئێمە مەسئول نین بەڵام ملتەزمین بەپێی ئەو میساق و ئاهد و سوێنەی لە بەردەمی ئێوە خواردومانە بەشێک بینە چاکسازی ئێمە بەشێک نین لەو فەسادەی کە هەیە يعني أو جنابتان بابي زعلم أحزابي راستك من يا مسروي بسريعي بوي بدلنا أي زور هلاكن يا مسروي بنمونا إما لا قانون شخصي شيء ما كده باشا ثمانية أو إشاني كوزارتي مالية كردوتي ما لقى لجنة مالية دانشتي زور بسود ما كر زور متفهم مش بين هردو لا من خو ما توقع ما كر أو كوبوني نقل بابا يعني بلام ديار نقلنا ولا بروا من لخدمتي أو لجنة مالية شباسم كرد إساجة بردمي أوائلهم أوي بيون دبوزارتي مالية أوي بيون دبوزارتي مالية وربطي بتشاكسازية وزارتي مالية أجل لصا صي شكاري خوي تاو نقرب لصا هشتاي كردو وأوي كأمل لوزارتي مالية كردو أنا طبعا دعاء لسر تفصيلاتي قانون شاكسازي دكتور عبد الحكيم تنباسكه بلاموي وزارتي مالية من خوم بتنباسكه سفارت بپێداچوونەوەی دۆسیەی فەرمانبەرانی وەزارەتمان لەم لیستەی خوارەوە ئاماژەی پێکراوە ژمارەی دۆسیە 14437 دۆسیە تدقیق کراوە پلەی زیادە 986 پلەی زیادە تحدید کراوە سەرموچەی زیادە 1548 سەرموچەی زیادە هینکراوە پارەی گەڕاوە بۆ خەزانەی حکومەت 170 ملیۆن گەڕاوەتەوە بۆ خەزانەی حکومەت سەبارەت بە هەموارکردنەوەی موچەی خانەنیشان بە ناونیشانی شارەزا کە ژمارەیان 494 خانەنشینە بڕی 410 ملیۆن دینار مانگانە گەڕاوەتەوە بۆ خەزانەی حکومەت گواستنەوەی دۆسی خانەنشانی دادوەران لە ئەنجومەنی دادوەریەوە بەڕێوەبەراتی گشتی خانەنشین و هەموارکردنەوەی موچەی خانەنشان لەگەڵ ئەندامانی داواکاری گشتی بە ڕێژەی لە ساڵی هەفتا لە موچە و دەرمانەکانە کە ژمارەیان 113 خانەنشینە بەمە ژمانگانە 92 ملیۆن دینار گەڕاوەتەوە بۆ حکومەتیاری هەموارکردنەوەی موچەی خانەنشانی 304 خانەنشین بە پلەی بەڕێوەبەری گشتی بڕی 184 ملیۆن دینار و 192 ئەگەرێتەوە بۆ خەزانەی حکومەت هەروە کارکردن لەسەر مادەی 7 لە یاسای چاکسازی بەردەوامە و داوای دۆسی خانەنشینی ئەو پلە تایبەت و پلە باڵایانە کراوە کە یاسای چاکسازی دیان گرێتەوە هەروە جاکردنەوەی دۆسی 447 خانەنشین کە بە پلەی بەڕێوەبەری گشتی خانەنشین کراون کە بەڵگەنامەی پێویست یاخود بە بڕیاری تایبەت خانەنشین کراوە دال هەموارکردنەوەی موچەی خانەنشینی 176 خانەنشین بە پلەی ڕاوێژکار بڕی 137 ملیۆن دینار گەڕێتەوە بۆ خەزانەی حکومەت هەروە جاکردنەوەی 154 دۆسی خانەنشینی بە پلەی ڕاوێژکار کە بەڵگەنامەی پێویستیان نییە بە بڕیاری تایبەت خانەنشین کراوە سێ سەبارەت بە خانەنشینەکانی پلەی وەزیر بریکاری وەزارەت ڕاوێژکار بەڕێوەبەری گشتی ئەوانەی بە فعلی پۆستیان نەبینەوە هەروەک لە مادەی نوێ لە یاسای چاکسازی هاتووە بە لیستێک کە پێگاتوە لە 1169 خانەنشین ڕەوانەی لژنەی چاکسازی کراوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران
بۆ بڕێهدان لەسەر دۆسیەکانن بەڵام ئەوەی جێگای سەرنجە هەندێک لە ناوبراوان کاتی خۆی ڕاژیان هەبووە بەڵام ڕاژەکانن بۆ هەژمان نەکراوە لەبەر ئەوە پێویستیان پێی نەبوو بە تایبەت ئەوانەی ڕاژی پێشمەرگایەتیان هەیە لێژنەیەک بۆ مەبەستە پێکەنراوە کەم خانە نیشانێت جا بکاتەوە لەگەڵ ئەوانە هیچ ڕاژێکیان نییە کە ئەمەش کارکردن تێدا بەردەوام و تاکو ئێستا دوو کۆبوونەوە لەلایەن لیژنەی پێکێنرا و ئەنجام دراوە تێدا فۆرمێک پەسەند کراوە بۆ ئەوەی لەلایەن گشت خانەنشینانی لە تایبەت پڕ بکرێتەوە بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە زانیاری تاوامان دەست بکرێت و بتوانین پۆلێنیان بکەین. چوارەم سەبارەت بە خانەنشینانی نایاسایی بە شێوەی گشتی لەگەڵ ئەوانەی بێپلەیەکی بەرزتر لە پلەی خانەنشین کراون لیژنە لەگەشت بەڕێوەبەراتیەکانی خانەنشینی پێکاتەوە بەردەوامن لە کارەکانیان. پێنجەم کارکردن لەسەر مادەی حوتەم لە یاسای چاکسازی بەردەوامەوە داوای دۆسەی خانەنشینی ئەو پلە تایبەت و پلە باڵایانە کراو کە یاسای چاکسازی دایانگرێتەوە. لە مادەی هەشتم لە یاسای چاکسازی باڵۆشانەی ئەو یەکەژمێریانەی کە لە دەروی بەڕێوەبەراتی گشتی خانەنشین و وەزارەتی دارایی و ئابووری موچەی خانەنشین خەرج دەکەن بە تایبەت لە وەزارەتی پێشمەرگەی و خانەنشینی یەکەی هەفتا وەشتا پەیکەرێکی ڕێخستنی نوێمان بۆ بەڕێوەبەراتی خانەنشین ئامادە کردووە. شەش چەند کۆبوونێک لەگەڵ وەزارەتی پێشمەرگە بەڕێوەبەراتی خانەنشینی پێشمەرگە و کەمەندامانی سەنگەر و هەردوو خانەنشین یەکەی هەفتا وەشتا ئەنجام درا و یەکەی هەفتا و هەشتا ئامادەیان دەربڕێوە لیستی خانەنشینی پێشمەرگە و دۆسیەکانیان ڕادستی بەڕێوەبەراتی گشتی خانەنشینی پێشمەرگە دەکەن لە ئێستادا چاوەڕێی هاتنی ئەو لیستە دەکەین. بۆ هەموارکردنەوەی پێڕەوی نوێی سنووقی خانەنشینی دوای دراسەکرد و کۆبوونەوەمان لەگەڵ لیژنەی تایبەت مەندی وەزارەتمان پێمان باش بوو بکرێتە بەڕێوەبەراتیەک سەر بە بەڕێوەبەراتی گشتی خانەنشین لە ئێستادا و پێشنیارمان وایە پەیکەرەکە بچوو بکرێتەوە بۆ ئەوەی بارگرانی کەمتر بێن لەسەر حکوومەت و وەزارەتمان. هەشت لە دوای جێبەجێکردنی یاسای چاکسازی لەلایەن بەڕێوەبەراتی گشتی خانەنشین هەموارکردنەوەی موچەی خانەنشینی دادوەران و ئەندامانی داواکاری گشتی و بەڕێوەبەراتی گشتی و ئەندامانی ئەنجومی پارێزگا و قایمقام و ناونیشانی شارەزا گوژمەی 824 ملیۆن و 366 هزار دینار گەڕێنراوەتەوە بۆ خەزیێنەی هەرێم هەروەها کارکردن لە ڕاگررتنی دوو موچەدا بەردەوامەوە لیستی ناوی 1947 خانەنشین کراون لە لیستی دوو موچەدا هاتووە موچەکانی ڕاگیراوە کە نزیکەی 6 ملیار دینار گوژمەی پارە دەکات بەڵام لەبەر ئەوەی لەناو ئەم لیستەدا هەندێک لە خانەنشینان بەرج نییە دوو موچە بن بەڵکو سەرکاریا ڕاستپێردراو بوون بۆ بەڕەوانی بەڕێوەبەراتی کانی خانەنشینی کراوە بۆ یەکلایکردنەوە و ڕاگررتنی موچەکانیان دوای یەکلابوونەوە. موچەکانی ڕادەکرد ئەو کاربوومان دەردەکرد کەوا بڕی گوژمەی گەڕاوە بۆ خەزیێنەی یەک تۆز دەنگ بەرزکەیتەوە بە ڕێز وەزیری دارایی بەڕێستان و تۆزشماکە لە خۆ نزیکەیتەوە. خەتای پەرلەمانە مکەبەرەکانی باشنی نام مکەبەرەکانمان زۆر باشە تۆ خۆتی لێ نزیکەرەوە هیچ عیبیان نییە. لیستی ڕاوێژکار بەڕێوەبەری گشتی قایمقام ئەندامی ئەنجومنی پارێزگا شارەزا دادوەر هەموار کراون ئەوانەی کە هەموار کراون شارەزا 496 کەس کراوە موچەی کۆن 856 ملیۆن و 603 بووە موچەی نوێ 445 جیاوازی موچە 410 ملیۆن کەمی کردووە دادوەر 113 ئەوە لە برەوەی پێشتر بۆ من بۆتان دووبارە ناکەمەوە جۆتان لەوانە بووە. سەبارەت بە فرەموچەی 10600 موچە خۆل لە خۆ دەگرێت کە بەم شێوەی خوارەوە موچە وەردەگرن یەک فەرمانبەر و فەرمانبەر 701 فەرمانبەر بۆ غەڵەتان نووسیوە دوو ئەوەی لە دوو شوێر فەرمانبەرە 701 فەرمانبەر و خانەنشین 3909 هەیە خانەنشین و خانەنشین 5909 مان هەیە بۆ ئەو مەبەستە گشتاندنمان کردەوە بۆ گشت وەزارەتەکان بۆ ڕاستاندنی موچەی شایستە کە دەسەڵات درراوە بە گشت وەزارەتەکان بۆ هەڵبژاردننی موچەی شایستە سەبارەت بە قەرزە بارزگانیەکان قەرزی ئاسانکاری گشت لە کارەکارجێڕی و یاسایەکان ئەنجام دراون بۆ وەرگرتنی و قەرزەکان ئێستا گەیشتە قۆناغی کۆتایی بە پێکەنانی ژنەیەک لە وەزارەتمان بە ژمارە ئەوەنە کە پێگاتۆ لە بەڕێوەبەراتی گشتی دیوانی و بەڕێوەبەراتی بانک بارزگای و بەڕێوەبەرەتی ژمێرکاری و بەڕێوەبەراتی گشتی کاروباری یاسایی و دکتۆر عەبدولحەکیم و کۆی گشتی قەرزەکان 416 ملیارە سەرجەمی سوودەکەی 394 ئەوەی کە وەرگیراوەتەوە 2 ملیار و 911 سەرجەمی قەرزی ماوە 900,000 ئەمە لێرە ڕوونکردنێکتان پێ بڵێم ئەگە بیرتان بێ کە بەیەکەوە مناقەشەی یاسای چاکسازیمان کرد کە هاتە سەر مەوزوعی قەرزی ئاسانکاری من دوو جار عەرزی ئەوەم کرد کە ئێمە لە وەزارەتی دارایی دەستمان کردو بە ئیشکردن لەسەر ئەم کەیسە پێویست بۆ ناکە بچێتە ناو خانووی چاکسازی بەڵام جەنابتان دوای ئیسرارتان کرد ئەم کەیسە کەیسێکی قانونی سرفە ئەم قانونیە وەکو بازەجارێ بڵاوکرێتەوە کە
خاترانی تایە نە خاترانی تیا و نێکی تایە ئەو شتم بێت ئەخیر بڕیاری ئێمە لەسەری بۆی جەنابتان بیزانم بەڕێزان با گوێمان لە بەڕێزیان بێ فەرموون بڕیارەکانتان پێڵم بۆی کورد بێتەوە یەکەم دەستنیشانکردنی نوێنەر بۆ هەر دۆسیەک لە دۆسیەکان دۆسیە قەرزارەکان لەلایەن بانکە بازرگانیە بە نووسراوی فەرمی دەبێت گشتانی پێکرێت بۆ گشت لەقەکانی دوو بەپێی یاسای چاکسازی گەڕانەوەی قەرزە بازرگانەکان دەبێت لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی کاروباری یاسایی بەردەوام بە دوادۆچوونی بۆ بکرێت بۆیە بەڕێز بەڕێوەبەری گشتی کاروباری یاسایی ڕاستپێدراوە بۆ ئەم مەبەستە سێ بڕیار درا بە جیاکردنەوەی دۆسیی قەرزەکان کە لە دوو بەش پێکاتون ئەو قەرزانەی کە دراون بەڕهانی مڵکەکان با ئەو قەرزانەی کە دراون بە حجزی مڵکەکان چونکە ئەو مڵکانەی کە ڕان کراون لەلایەن بەڕێوەبەرەتی گشتی تۆمارکردنی خانوبەرە یەکلایی دەکرێتەوە ئەو مڵکانەی کە حجز کراون لەلایەن بەڕێوەبەرەتی جێبەجێکردنەوە ینی تەنفیز یەکلای دەکرێتەوە چوار بڕیار درا دوای تەواوکردنی ڕێکارە یاساییەکان مزایدەکردنی مڵکەکان لە بەڕێوەبەرەتی تۆمارکردنی خانوبەرە لەگەڵ بەڕێوەبەرەتی جێبەجێکردنی هەولێر ئەگەر کەس ئامادە نەبێت مڵکەکان بکرێتەوە واتە نەکاتە نرخی لە سا هەشتای مڵکەکان ئەوە بە ئامادەبوونی نوێنەری بەڕێوەبەرەتی ئەمەتان بۆ تکرارەکەمەوە چونکە ئەمە عربە لە بەیت القەسید مڵکەکە ئەگەر کەس ئامادە نەبێت مڵکەکان بکرێتەوە واتە نەکاتە نرخی لە سا هەشتای مڵکەکان ئەوە بە ئامادەبوونی نوێنەری بەڕێوەبەرەتی تۆمارکردنی خانوبەرە ئەگەر مڵکەکە ڕاهن کرابێت و ئامادەبوونی نوێنەری باجەکان و خانوبەرەی میری و نوێنەری بەڕێوەبەرەتی گشتی بانکە بازرگەکانی وەک کڕیار ئامادە دەبێت و بە کۆنووسێک بڕیار دەدرێت بە هەڵگرتنەوەی ئەو مڵکانە بە ناوی ئەو بانکەوە دەکرێت کە قەرزەکەی داوە پێنج ئەگەر مڵکەکە نەگەیشتە نرخی قەرزەکە ئەوە بە نووسراوێک لەلایەن بەڕێوەبەری تۆمارکردنی خانوبەرە گوژمەی جیاوازی نرخەکە واتە ئەو گوژمەی کە دەمێنێتەوە لە بەناوکردنی مڵکەکە ڕەوانەی بەڕێوەبەرەتی جێبەجێکردن دەکرێت بۆ ئەوەی کاری پێویست ئەنجام بدات بە ئاگادارکردنەوەی قەرزدار و لێوەرگرتنەوەی کۆی گشتی قەرزەکە بە حجزکردنی سەرەت و سامانی گواستراوە ئەوەی کە ئەبێ لە نهایەتی قسەکانمان پێتان بڵێم من حەقیان بە خۆم بە ناوی خۆم و کا خالید و تەنانەت کا کەمالی شۆ قسە بکەم کە ئێمە کە هاتووی بۆ وەزیفەیە بە هاتووی بین بە جوزئێک لە چاکسازی ئێمە جوزئێک نین لەو فەسادەی کە هەبووە مەزدەری فەسادەکە چۆن هاتووە ئێمە لێی مەسئولین بە ناوی هەموو وەفدەکە و قسەکەمەوە لەبەر یەک شت قسەم کرد کە فەرقێکە پێ ڕەنگە لە بینی ئەم سیانەمانە لەگەڵ احترامی زۆرم ئێمە لەگەڵ هەموو خوشک و برای یەکترین خوشک و برام بود ئەفەڵنی ئێمە پێشەوەی بێن بۆ ئەم وەزیفەیە نەبووین هەبوو بووین ئیمتیازاتمان وەزیر بووین بۆی جەنابتان بزانن لە مەوزوعی دڵسۆزیشە پێم وایە ناڵێم لە ئێوە مهمترین ئەوە ئێوە برای خۆشەویست و گومانمان دڵسۆزیتان نییە بەڵام هەرگیز نەبێ قەدەر و دڵسۆزین لەسەر مانگبوون و دابڕان لە خەڵک ئێمە قەت هیچ نەک دانەبڕاوین من خۆم حسابکە ژیانم نەماوە ڕۆژی وایە من لە وەزارەتی مالیە 70 کەسە بینم ئەگەر من لە ناو خەڵکانە بووم وەڵای کەس لە ناو خەڵکانی ئەگەر من ڕۆژی بتوانم 70 کەس و 50 کەس و 40 کەس ببینم و بە قەولی ئێرانی بە مەردوم حساب نەبێ ئەی کێ حسابە شتێکی کەش هەیە من ئێمە سەر ئەو قسەی کە کردمان ئەم نظامە سیاسی ئێمە هەمومان لەو کەشتیین باوەڕتان بێ کەس لی دەرباز نابێت لەبەرەوە لە جیاتی مزایدەکردن لەسەر یەکتری وا باشترە بیر لەسەر بکەنەوە چۆن کەشێکی سیاسی باش دروستکەین بۆ ئەوەی هەنگاوەکانی چاکسازی بەرەو پێشۆ بچێ یعنی خۆتان نەزانن لە هەموو شتێک کە ئێمە بۆ چاکسازی چین دەولەی عەمیقە لە هەموو شوێنێکی لە هەموو شوێنێکی ئەم سیستمی سیاسی ئەم حکومەتە هەیە دەولەی عەمیقە لە دەروازە هەیە لە ناو وەزارەتەکەی منا هەیە ئەگەر پێم بڵێ دەولەی عەمیقە چییە پێدامەوە شەرحی کەم بۆی حەساسیت بۆ کەستان ڕانەکێشن بەڵام واضحە لێرە من یەمەوە سەر قسەی کێڵم ئێمە هەمومان لەم کەشتیا بەیەکەوەین ئەگەر کورد و کوردستانمان خۆش بێ وا باشترە لەسەر معلوماتی دقیق هەروێستەکانمان دروستکەین داهاتمان زیای کرد کاکە داهاتمان بۆ نسبەتە زیای کردووە کە ئێستا داهاتی نەوت من دیفاع لە عقودی نەوت ناکەم بۆ معلوماتتان
زدیشیم پێشی رازی نیم من لە زمنی ئەو دەنگانم کە لەناو ئەنجومەنی وەزیرانە کە بە خۆشحاڵی ئیجماعە کە بێ مراجعە و عقودانە بکرێتەوە کە ئیجماعە ینی بۆی جەناب زان من لە زمنی ئەو گروپیان لەناو ئەنجومەنی وەزیران کە ئیجماعی هەیە لەسەر بە چاکسازی بکرێت ئیرادەی هەبێ لە چاکسازی بکرێت بەڵام لێشتا ناشارمەوە مەشاکلی سیاسی هەیە دەوڵەی عمیقە ڕێگەنایەت کە ناموێت لێوە زیاتر بڵێم قسەکان ئەو کاکەما لێرە نییە خارج تا کاکەمە دێتەوە هینکە هەندێک پرسیاریان لە بەڕێستان کرد سەبارەت بە بابەتی کۆمپانیەکان و چاکسازی لە دەواازە سنووریەکان سەبارەت بە دۆستی باج سەبارەت بە ئیمکانێتی حکوومەت بۆ دامەزراندنی وانە بێژان و گرێبەستەکان و سەیەکەمەکان فەرمون وەڵام بدەنەوە سابر بەسەر چاو خۆی قەرار بوو قەرار بووی بە قسەی خۆمان بکەن و سوال و جوابی تر نەبێ بەسەر چاو ئێمە لەسەر مەوزوعی باج حەزەکەم هەمووتان بیزانن ئمە جەدۆلێکمانێ بۆتانە خوێنینەوە ئێمە شانازی بۆ بکەین لە حکوومەتی هەرێم ئەڵێن داهاتی ناوخۆمان زیاد کردو داهاتی ناوخۆ لە لای ئێمە بریتە لە گومرگ و لە باج وەکو وەزارەتی مالیاڵن تەبان لەگەڵ باقی وەزارەتەکانی کە ئێمە داهاتمان لە حدودی 100 ملیۆن دلار زیایی کردو بە باج و بەهینەوە من بۆچی ئەم ڕقەمانەتان ئێمە بۆی ئەم ڕقەمانە تان خاتە ناو سوورەتە واقعەکەوە لە داهات لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێم بۆ ساڵی 2021 حەزەکەم یەک بیزانم شارێک بۆ شارێک لەسەر جیبایی زەرائی بوو لەسەر جیبایی ئاو و پارەی ئاو و کارەبا فەرقی هەیە ئەو فەرقە بڕوا ناکەم قسمان پێمان خۆش بێ لەسەر مەوزوعی باج ئێمە لە هەفتەی پێشووە من خۆم حاضر نەبووم بەڵام قەرار بوو تووشی کۆبوونی ئەنجومەنی وەزیران بووین بەڵام مدیرعامی باجەکان چووە لەگەڵ سلەیمانی و لەگەڵ باقی شارەکانی شار دەستمان کردو بە کۆبوونەوەکردن بۆ چۆن مەوزوعی باج تەنزیم کەینەوە لەسەر مەوزوعی باج هەموو لە دڵنیاکەمەوە ئێمە 1 دینار باجمان زیان نەکردووە 1 دینار فلسێکمان زیان نەکردووە ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین ڕێکارەکانی وەرگرتنی باجە بۆی جەنابتان بیزانن لەسەر مەوزوعی باج لە مانگی یەک لە کۆی گشتی باج لە بە هەر 5 مانگەکەی ئێمە لە هەولێر گەیشتوتە 138 ملیار لە سلەیمانی گەیشتوتە 32 ملیار لە دوهۆ گەیشتوتە 18 ملیار لە دەواازە گومرگەکان ئێمە هەنێ لە زەریبەکانمان لەوێ وەرەگرین گەیشتوتە 112 ملیار کۆی گشتی باج بەم 5 مانگە 301 ملیارە طبعا مقارنەتان بە ساڵی ڕابردوو ئەو ڕقەمانەی ئێمە زیایی کردووە بۆ ئاگایاریتان چۆن؟ بەڕێزە بەڵێ فەرموو بەڵێ ئەوە لەسەر مەوزوعی بەڵێ خۆی بەڕێزیانەڵێ جیاوازی هەیە ئەڵێ بەڕێزیانەڵێت جیاوازی هەیە ئەوان لە ئیشکردن بۆ یەکخستنی بەڵێ فەرموون یەکێ لەو برادرانە ئێستا بیرم کەوتەوە لەسەر باجی کۆمپانیەکان قسەی کرد یەکێ لە مشکیلەکانی زەریبە بە شەریکاتێکی زۆر هەیە لە وڵاتە مسجل نەبوون ئێستا ئێمە دەستمان کردەوە بە تەسجیلکردنی هەمووی لە لای مسجلی شەریکات و لە دارەی زەریبە کە هەموویانە بێ جەرد کرێ و بکرێ بە قایمە و یەکە دەستکرێ بە هیدیان طبعا ئەم قسەیە لەسەر شەریکاتی نەوتیش بۆ ئاگایریتان تەطبیقە بێ بە تایبەتی لەسەر شەریکاتی خەدەمات لەسەر شەریکاتی ئینتەرنێت دەستکراوە بە ئیشکردن لەسەر شەریکاتی ئینتەرنێت وەربگرین خەریکین ینی لە ڕووی قانونیەوە لەسەر مەوزوعی عقدی خاڵە سنووریەکانیش لە ئەنجومەنی وەزیران مراجعەی کراوە لە ڕووی عقدکردنەوە ئێمە لە وەزارەتی مالیە هێشتا عقدەکانمان ئیمزا نەکردووە چونکە هەنێک تەحەفوزات هەیە لە لای وەزارەتی زراعە لە پلاندانان لە تەندروستی لە بازرگانی هەنێ تەحەفوزاتیان بۆ ئێمە ناردووە وەکو ئیرادی مانگانە ئێمە ئیرادەکەمان دەست کردووە بە وەرگرتنی بۆی ئیرادەکەمان نەفوتێ بەڵام داهاتەکەمان وەکو هی ڕەنگە لە 100% لە مەوزوعی گرێبەستەکان ڕازی نەبین بەڵام داهاتی گرێبەستەکانمان
ئەتوانم بڵێم لە ئێستا بەدەوە بە دڵنیایی زیاکە. کێشەی مامۆستایانی وانەبێژ من خۆم عەتفم لەگەڵ هەموو کەسێکە لەوانەی کە کێشەی بە ئوجوری یومی ئیشەکە ئەوەی کە گرێبەستە ئەوەی بەڵام بەشێکی زۆری ڕەبتی بەو قەراراتانی پێشوو هۆیەکە لە ساڵی 2013 و 2014 بە تعلیمات هاتووەتە خوارەوە وەزارەتی مالیە ئەو تعلیماتانی دانەناوە. وازم دکتۆرە بوو باسی کرد کە ئەمە پێتان ڕابگەێنم یەک تعلیماتی تازە نییە لەم حکوومەتی هەرێمەی ئێمەوە بە بالئەخەز لە وەزارەتی داراییەوە دەرچوو بێ ئەم بابەتە ئیشانەی مقەیەد کرد بێ. هەمووی هی پێشوە و لە زمنی ئەو میراتیەیە بۆ ئێمە ماوەتەوە بۆ ئەوەی جەنابتان بزانن ئێمە لەسەر مۆزوعی گرێبەست بە دوای مەخرەج ئاگەڕێن، لەسەر مەوزوعی وانەبێژەکان بە دوای مەخرەج ئاگەڕین. بەشی زۆری بەنگە بەو ئیتیفاقی ئێمە و عێراقەوە بۆی من بە ڕازگۆی قسەتان لەگەڵا بکەم لە بینی هینا نییە ڕەش و سپی، یعنی ئەکەوێتە سەر ئەوەی کە ئێمە وەزعی مالی ئێمە بەم دقەیە بەو سوورەتەیە کە من بۆ بکەندەوە وەکو پێم وتن ئەمە مەسئولی بەرامبەر بە هەموو فەقەرەیەکی. لە ناو قسەکانە باسی یەقسنی پێشمەرگە ئەوانیان کرد، ئەوە جوابەکانی پێم وایە لای هەمووتان مەفهومە وازەحە ڕەنگە پێز بە جوابی من نەکرد. چیمەوە؟ ئێوە قسەی خۆتانتان کردو ئەگەر لە کۆی جوابی هەر هەمویان دەستان نەکەوت چکە خەڵک ماوە قسە بکە. بەڵێ بەڕێزان با هەمویان قسە بکەن ئەگەر وەڵامتان دەست نەکەوت. وەزیر مالیە معنیە بەمە.